دووەم ڕۆژی خۆپشاندانی قوتابیانی زانکۆی سلێمانی بە توندوتیژی کۆتایی هاتوو. نزیکەی 5 کاتژمێر ڕوبەڕووبوونەوە لە نێوان هێزانامنیەکان و قوتابیان لە کەمپی نوێی زانکۆی سلێمانی ڕوویدا. هێزانامنیەکان بە گازی فرمێسک ڕێژ و ئاو لە هەوڵی بڵاوپێکردنی قوتابیان بوون. قوتابیانیش ڕوبەڕوویان بوونەوە. چەند قوتابیەک بەهۆی گازی فرمێسک ڕێژەوە بورانەوە و ڕەوانەی نەخۆشخانەکان کران و بەشێکیان بریندار بوون و بەشێکیان دەستگیر کران. بەڵێ ئەم بۆ چواردەی یانزە بەداخەوە کە ئەمە حاڵی خۆپشاندانەکان بۆ ڕێژی ئێمە وەکو خوێندکاران هەموو کەسەی زانیم ئێمە نە ئاژاوەمان ویست نەویستمان دوو ژوور بدا وە کاتێکی زانیمان لە بەدەم زانکۆکەمان هیچ فایدەی هیچ سوودێکی نییە هەمومان پێکەوە هەڵساین هەمومان پێکەوە بە هاوڕێیانە ڕۆژی نەت شەقامان لە خەڵەگیر بەڵکو بە پێڕەیەکی هێمنانە لەسەر شۆستەکان ئەڕۆشین بەرەو لەسەر شۆستەکان ئەڕۆشین بەرەو پارێزگار تاوەکو دایەکەمان زیاتر بکە بێ هیچ توندوتیژیەک. بەڵام بەداخەوە لە ڕۆژی چواردەی یانزە ڕۆژی بوونی زانکۆی سلێمانی بەم شێوەی پێشوازی لە خوێندکاران کرا. لە ڕۆژی ئاڵای کوردستان بەڵام دیارە ئەوان بە شێوازێکی زۆر ناشرین کە دەستیان کردووەتە گازی فرمێسک ڕشتن لە ناو زانکۆکانە هەتاوەکو ئێستا زۆرترین ئەگەر لەو قەناعەتین ئەگەر ئەو هەموو گازە فرمێسک ڕێژە بەرامبەر داعش بەکار بەهاتە لە کاتی هاتنە پێشەوەیان بۆ کەرکووک ئەو کاتە هەرگیز ئەم وەزع ڕووی نایە و کەرکووکیشیان نایە بەدەستەوە ئەوەتە ئەوەکو شوراگانمانە سێریان کرد ئەوەتە ئەمە دەسەڵاتی ئەمە نییە وتیان پشتگیریتان ئەگەن دیار بوو چەند پشتگیرمان بوون. داواکاری قوتابیانی زانکۆ بۆ بە یاساییکردنی دەرماڵەیە. ئەوان داوا دەکەن دەرماڵەی ئەم ساڵ زیاد بکرێت و مانگانە لە کاتی خۆیدا پێیان بدرێت. داواش دەکەن کرەی خوێندنی پارالێڵ کەم بکرێتەوە. پێدانی دەرماڵەیە و کەمکردنەوەی کرێی پارالێر ناوەڵە هیچ ڕەوان نییە. ئەوانی شەرۆکو ئێمە خۆ موچیان پێ نادرێ وەکو ئێمە هێزیشیان بەیانی هێزیان دانابوو لەبەری نێنم یعنی بەڕێ نەکەوین بەڵێ بەڵێ سەبارەت بەم دەرماڵەیە گربوونەوەمان کردووە کە حکوومەت ئەم جارش ئازان خۆی لێ شاردۆتەوەنێ وەڵی کەمکردنەوەی پارەی پارەڵەکانیش لەگەڵ دەرماڵش پێدانی دەرماڵە شایستەدارایە شکۆی شکاندنی شکۆی حەڕەمی زانکۆ بوو. دوای ئەم بارگرژیە زۆرەی لە نێوان قوتابیانی زانکۆی سلێمانی و هێزانامنیەکان ڕوویدا ئەنجومەنی زانکۆی سلێمانی لە کۆبوونەوەیەکی نائاساییدا بڕیاریدا دەوامی فەرمی خوێندن لە زانکۆ بۆ ماوەیەکی دیاریکرا و ڕابگرێت. لە دووەم ڕۆژی خۆپشاندانەکان قوتابیانی زانکۆی سلێمانی جەختیان کردەوە کە ئامادە نین دەستبەرداری خۆپشاندانەکانیان بن تا ئەو کاتەی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت سەر ڕایڕاگرتنی دەوامیش. ئەوان دەڵێن هێزانامنیەکان بە جۆرێک ڕوبەڕوویان بوونەوە وەکو ئەوەی تاوانێکی گەورەیان کردبێت دەرگای زانکۆیان لێداخستن و ڕێگەیان بە قوتابیان نەدابێنە دەرەوەی زانکۆ و بە گازی فرمێسک ڕێژ هێرشیان کردە سەریان تەنیا لە بەرامبەر ئەوەی داوای مافێکی سادەی خۆیان دەکەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.